بەنای خدای گەورە قوتابیانی عزیز مامۆستا ئیسماعیل سەباحم پسپۆڕی زمان و ئەدەبی کوردی دوای ڕوونکردنەوەی بابەتی بورگە کە دووەم بابەتی وەرزیەکەمە ئێستا دێنە سەر شیکاری ڕاهێنانەکانی بابەتی بورگە. ڕاهێنانی یەکەم دەڵێ ئەو وشانی خوارەوە بورگە بکە و بزانە هەر وشێک لەسەر بورگە پێکاتوە چەندیان بورگەی کورتن و چەندیان بورگەی درێژن. وشەکان لە لای سەرەوە نووسراون هاوینە هەوار، گوڵزار، مرۆڤ، دڵ، پێشمەرگە، گۆڤەند، چاوپێکەوتن و بورگەکان هاوینە هەوار لەوەندا بورگە پێکاتێ، گوڵزار لەوەندا بورگە پێکاتێ، مرۆڤ، دڵ، پێشمەرگە ئەو هەموو ژمارە بورگەکانە و لە خوارەوە بەڕێزبەندی کورت و درێژی بورگەکانمان دیاری کرد بوون لە هاوینە هەوار لە هاوینە هەوار پێکاتیە. ها بورگەی درێژە، وی بورگەی درێژە، نا بورگەی کورتە، ها بورگەی کورتە، وار بورگەی چیە؟ بورگەی درێژە. گوڵزارمان هەیە، گوڵ لەگەڵ زاری هەردووکیان بورگەی درێژن لەبەرەوەی لە سێ دەنگ پێکاتینە. مرۆڤ مرۆڤ لە دوو بورگە پێکاتیە، ئێرە لەبەرەوەی بزرۆکەی لەگەڵدایە بورگە یەکەم بورگەیەکی کورتە، مرۆڤیش لەبەرەوەی سێ دەنگە دەبێتە بورگەیەکی درێژ. دڵ یەک بورگە و بورگەیەکی درێژە. پێشمەرگە درێژ گەیەکەش وارەوە بریدە بۆی لە دەنگێکی نەبزێنم یەک لە سێ دەنگە بزێن و کورتەکە پێکاتێت بۆ یەکتە بورگەیەکی کورت. گۆڤەند دوو دەنگە دەنگی دوم بزوێنێکی درێژە دەبتە بورگەی درێژ و ڤەندەکەش چار دەنگە دەبتە بورگەی درێژ. چاوپێکەوتن لە چار بورگە پێکاتێ هەر چار بورگەکە بورگەی درێژن. ئەوە ڕاهێنانەکانی بڵین ڕاهێنان یەکەم بەو شێوازە شیکارمان کردووە. ڕاهێنانی دوم دەڵێ لە لاپەڕ 19 هیتمان دەڵێت چوار وشە بهێن و لە ژمارە بورگە جیاواز بن و هەر چوارەی لە ڕستەدا بەکار بهێنە. بوونە وشەی چاومان هینایەوە یەک بورگەیە دەڵێت چاو لە ماڵی کەس مەبڕە. ئەوە نمونە یەکەم. دڵدار دوو بورگەیە دڵ لەگەڵ داری دەڵێن دڵدار شاعیرێکی گەورەی کوردە. کوردستان سێ بورگەیە کوردستان سێ بورگەیە دەڵێت کوردستان دەپارێزین. چوارە منیان بەختەوەری چار بورگەیە ها بەختەوەری لە چار بورگە پێکاتیە دەڵێن بەختەوەری هیوای ئێمەیە لە ڕستەدا بەکارمان هێناوە. ئەوە ڕاهێنانی دووەم بوو. ڕاهێنانی سێم هەر لاپەڕە 19 بڵێ وشەی ئاوارە لە چەند بورگە پێکاتوە تەماشاکەنەها ئاوارە چەند بورگەیە سێ بورگەی کاتە لە سێ بورگە پێکاتوە. پرسیاری دەڵێ نان بورگەیەکی چێ درێژە کورتە کامیانە؟ ئەمەش دەڵێ مامۆستا لە سێ دەنگ پێکاتیە. وشەی نا لە سێ دەنگ پێکات مادەم لە سێ دەنگ پێکاتیە دەبتە بورگەیەکی درێژ. دەڵێ یەکێک لەمانە بورگەی کورتە شا ژن دێ دا. شا شێ دەنگێکی نەبزوێنە، ئا دەنگێکی بزوێن درێژە ئەو وەڵامیان غەڵەتە. ژن سێ لە سێ دەنگ پێکاتیە لە ئەلفبەی لاتینی بە دیار دەکەیت بۆ شێوەیە سێ دەنگە تەماشاکەم بەپیتی نەبزوێنش کۆتاییاتە وتمە هەر کاتێک بورگێک بەپیتی نەبزوێن کۆتایی هەیە دەبتە بورگەیەکی درێژ کەواتە ئەوەش هەڵەیە. دێ دوو دەنگە دێ لەگەڵ دەنگی یێ ئەلێراندا یێ دەنگێکی بزوێنی درێژە بۆی ئەوەشتە بورگەیەکی درێژ دەدەمێنێتەوە دە بورگەیەکی گوتە لە دەنگی دێ لەگەڵ بزوێنی کورت پێکاتیە. ئەوە دەنگێکی نەبزوێن ئەوەش یەکێک لە سێ دەنگە بزوێنە کورتەکە بۆی وشەی دەبتە بورگەیەکی کورت. دەڵێن کام لە وشانە زۆرترین بورگەی تێدایە واتە ژمارە بورگەکانی لە هەمووان زۆرترە. پەنیر ها لەگەڵ نیری دوو بورگەیە. مراوی سێ بورگەیە ئێرە سێ ئێرە دوو. یاری دوو بورگەیە یاری دوو بورگەیە ئەوە دوو بورگە. ئەی گوڵە بە ڕۆژە گوڵە بە ڕۆژە 1 2 3 4 5 لە 5 بورگە پێکاتێک کەواتە گوڵە بە ڕۆژە زۆرترین بورگەی تێدا هەیە. دەڵێت دەنگی بزوێن لە بورگەی خوا چییە؟ خوا ناوی خوا یەک بورگەیە باشە یەک بورگەیە. دەڵێت چیهان دەنگ لەو دەنگانە بزوێنە؟ ئەمە گوتمان ئەگەر هاتو دوو دەنگی بزوێن لە دوای یەکتری هاتن ئەو ئۆتۆماتیکیان ئەگەر وا بوو وایەکە دەبتە دەنگێکی نەبزوێن ئەو ئەلیفە دەبتە دەنگێکی بزوێن کەواتە ئەو بزوێن درێژە دەبتە بزوێنی ئەو بورگەیە. ڕاهێنانی چوارم لە لاپەڕە 20 دەڵێن ناوی 5 شاری هەرێمی کوردستان بنووسە بیانکەی بە بورگە بزانە هەرێکیان لە چەند بورگە پێک دێن کام ژمارەی بورگە زۆرتر دووبارە دەبێتەوە. ئەمەش ئەو 5 شارەمان بە نمونە وەرگرتە دهۆک، هەولێر، کەرکووک، هەڵەبجە، سلێمانی. دهۆک لە دوو بورگە پێکاتە دێ لەگەڵ هۆکی کە دوو بورگەیە، هەولێر هەو لەگەڵ لێری دوو بورگەیە، کەرکووک کەر لەگەڵ کووکی دوو بورگەیە، هەڵەبجە هەڵەبجە سێ بورگەیە، سلێمانی سێ لێمانی تەماشا دەکەین 4 بورگەیە. ژمارە ئەو بورگەی کە زۆرترین جار دووبارە دەبێتەوە ژمارە 2 وەک دەبینین دهۆک و هەولێر و کەرکووک هەر سێکیان لە دوو بورگە پێک هاتوونە. لە مەلزەمەکەم کۆمەڵێک پرسیاری هەڵبژاردن دانراوە دەتوانن سوود لە پرسیاران وەربگرن و لە کۆتاییشدا وەڵامی نمونەی دانراوە. لە ڤیدیۆی دواتر باسی وشە و جۆرەکانی وشە دەکەین لە بابەتی سێمی وەرزەکەم بە پشتیوانی خودای گەورە تا بابەتی سێم هەر شاد و سەرفراز و کامران بن. سەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.